Without objection, the motion to reconsider is laid on the table. لە پێشهاتێکی سیاسی گرنگدا ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانی ئەمریکا هەنگاوی جددیان نا بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی سەرۆک دۆناڵد ترامپ لە بەڕێوەبردنی جەنگ دژی ئێران. ئەم بڕیارە کە وەک شکستێکی دەگمەن بۆ ترامپ وەسف دەکرێت کە دوای ئەوە هات ئەنجومەنی نوێنەران بە 215 دەنگی بەڵێ بەرامبەر 208 دەنگی نەخێر پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە داوای وەستاندنی کردە سەربازیەکان و کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکات مەگەر ئەوەی کۆنگرێز مۆڵەتی فەرمی بدات. ئەم هەنگاوە دوای ژمارەیەک هەوڵی بێئاکامی پێشوو دێت کە نیشاندەری قوڵبوونەوەی ناکۆکیە سیاسیەکانی واشنتۆنە لەبارەی جەنگی ئێرانەوە، بە تایبەت کە جەنگەکە زیاتر لە 3 مانگە بەردەوامە و ترامپ بەبێ گەڕانەوە بۆ دامەزراوەکانی یاسادانان شان بەشانی ئیسرائیل تێیدا تێوەگلاوە. خاڵی هەرە جەوهەری بڕیارەکە پشتبەستنە بە یاسای دەسەڵاتەکانی جەنگی ساڵی 1973 کە بە پێی ئەم یاسایە لە هەر جەنگێکدا کە هێزە ئەمریکیەکانی تێدا بەشدار بن و ماوەکەی 60 ڕۆژ تێپەڕێنێت پێویستە سەرۆک بۆ بەردەوامبوون لە شەڕدا بگەڕێتەوە بۆ کۆنگرێز تا مۆڵەتی فەرمی وەربگرێت. بەهۆی ئەوەش کە ئەم جەنگەی ئێستا لە 28 شوباتی ڕابردووەوە دەستی پێکردووە 60 ڕۆژەکەی تێپەڕاندووە و بووەتە 90 ڕۆژ، ترامپ لە ڕووی یاساییەوە ناچارە ڕەزامەندی بۆ وەربگرێت. لای خۆیەوە کۆشکی سپی بانگەشەی ئەوە دەکات کە ئاگربەستێکی کاتی لە نێوان ئەو ماوەیەدا هەبووە، بەڵام دیموکراتەکان و بەشێک لە کۆماریەکان پێیان وایە کە ئەمە تەنیا مانۆڕێکی سیاسیە بۆ خۆ دزینەوە لە یاسا، لە کاتێکدا ترامپ سەرەتا ئەم شەڕی تەنیا وەک پێکدادانێکی کورت ناوبردبوو. لێکەوتەکانی ئەم بڕیارە لە چەندین ئاستدا دەردەکەون کە لەسەر ئاستی ناوخۆی حزب ئەمە نیشانەی دروستکەوتنە نێو ڕیزەکانی حزبی کۆماریە و بەشێک لە نوێنەری کۆماریەکان چوونەتە پاڵ دیموکراتەکان. لە ئاستی جێبەجێکردنیشدا هەرچەندە بڕیارەکە ڕوبەڕووی ڤیتۆی سەرۆک دەبێتەوە و بۆ تێپەڕاندنیشی پێویستی بە دەنگی 2 لەسەر 3 ئەندامانە کە کارێکی ئەستەمە، بەڵام بڕیارەکە پێگەی ترامپ لە دانوستانەکاندا لاواز دەکات. دوای بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ سنووردارکردنی دەسەڵاتە جەنگیەکانی، دۆناڵد ترامپ ڕەخنەی توندی ئاراستەی ئەنجومەنی نوێنەران کرد. ترامپ لە تۆڕە کۆمەڵایەتیە تایبەتەکەی ئەو دەنگدانەی بەکارێکی بێمانە وەسف کرد و ئاماژەی بەوەدا کە ئەم بڕیارە ڕێک لە ناوەڕاستی دانوستانەکانیدا بووە بۆ کۆتایی هێنان بە جەنگ لەگەڵ ئێران. ئەم هەنگاوەی ئەنجومەن بە ئاستەنگێک بۆ کارە دیپلۆماسیەکانی دەبینێت. ئاماژەی بەوەش کرد کە 4 کۆماری خوازی خراپ و تەواوی دیموکراتەکان بەشداریان لەم بڕیارەدا کردووە. ڕاشی گەیاند کە دیموکراتەکان تووشی نەخۆشی ترامپ بوون و ناتوانن بە لۆژیکی ڕەفتار بکەن. هەروەها ڕەخنەی لەو 4 کۆماریە گرت کە دەنگی بەڵێیان داوە و بەخۆ دەرخەر ناوی بردن. نەیارانی ئەم بڕیارە وەک مایک جۆنسنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پێیان وایە ئەمە پەیامێکی هەڵە بۆ تاراندەنێرێت و توانای مانۆڕکردنی سەرۆک کەم دەکاتەوە، بەڵام دیموکراتەکان دەڵێن ئەمە پەیامێکی ڕوونە بۆ ترامپ کە تەنانەت حزب خۆیشی چیتر پشتگیری لە جەنگێکی بێپایان ناکەن. هاوکات لە ڕووی ئابووری و جەماوەریەوە کاریگەریەکانی ئەم بڕیارە یەکلاکەرەوە دەبن. بەو پێی جەنگەکە بووەتە هۆی تێکچوون لە گواستنەوەی وزە و بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە ناوخۆی ئەمریکا. ئەمەش ناڕەزایەکی گەورەی لای دەنگدەران دروست کردووە. ڕاپرسیەکان دەری دەخەن کە لە 60 ئەمریکیەکان دژی شێوازی مامەڵەی ترامپن لەگەڵ ئێراندا و لە 61 پێیان وایە جەنگەکە زیانی زیاتر بووە لە سوودەکانی. ئەم فشارە جەماوەریە و بڕیارەکەی کۆنگرێسیش وا دەکەن ترامپ پێش هەڵبژاردنەکانی تشرینی دووەم بکەوێتە ژێر بارگرانیەکی سیاسی قورسەوە. لە ئەنجامدا ئەم بڕیارە ڕێگە بۆ بژاردەی دیپلۆماسی خۆش دەکات و گەڕانەوە بۆ پەرەپێدانی سەربازی بۆ سەرۆک ئەستەم دەکات، چونکە هەر هەنگاوێکی نوێی جەنگی باجی سیاسی و ئابووری قورسی دەبێت لەسەر داهاتووی ترامپ لە دەسەڵاتدا.